لەگەڵ فراوانبوونی کۆمەڵگە و بەرەو پێشەوتچوونی تەکنەلۆژیا بێگومان هەموو بارەکانی دیکەش پێشکەوتن بۆ خۆ دەبینن. میدیاکانیش بەدەرنین لەو پێشکەوتنە و فراوانبوون لە هەرێمی کوردستاندا. لەم بەرنامەیەدا بە دۆداچوون دەکەین بۆ ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان. دەپرسین میدیا لە هەرێمی کوردستان تا چەند لە ئارتی بەکسایەتیدایە و چۆن مامەڵە لەگەڵ پرسە نەتەواتەکاندا دەکات. چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ میدیا دابنرێت لە پیشاندانی کلتوری دەرەوە بە پیشاندانی کلتوری ناوخۆی هەرێمی کوردستان. ڕەوشی میدیا لە چه ئاستێکدایە لە ئێستادا لە هەرێمی کوردستان. کێ بەرپرسە لەو فۆزایی کە بە ناوی میدیاوە نیشانی بینەران دەدرێت لە سەرجەم کاڵەکانی ڕاگەیاندندا بەبێ جیاوازی. ئەمانە چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاوە توێ دەکەین تا کۆتایی لەگەڵماندا بن. زۆری ژمارەی کەناڵەکانی ڕاگەیاندن و دۆبلاشکردنی زنجیرە دراما بیانەکان بە زمانی شیرینی کوردی و پیشاندانی بەبێ فیلتەرکردن و لەبەرچاوگرتنی دابوونەریتی کۆمەڵگەی کوردەواری لە نێو خەمخۆرانی میدیا و بەشێک لە ڕۆژنامەنووسان ماوەیەکی زۆرە مشت و مڕی دروست کردووە. مامۆستایەکی زانکۆی و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بواری ڕاگەیاندندا. پێی وایە لۆکاڵیبوونی پەیامی میدیای کوردی و نەبوونی میدیایەکی یەکگرتووی نیشتیمانی و هەست نەکردن بە بەرپرسیارەتی ڕاگەیاندن لەلایەن بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە مەترسی بۆ سەر تێکچوونی شیرازەی خێزان و کاڵبوونەوەی کلتور و دابوونەریتی کوردەواری دروست کردووە. لە هەرێمی کوردستاندا میدیایەکمان هەیە بە ناوی میدیای نیشتیمانی. سەرەتا زۆر سوپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. ئەمە پرسیارێکە ئێمە زۆر جار لە خۆمان دەکەین، ڕۆژنامەنووسان لەو پرسیارە زۆر جار دەوروژێنن کە ئێمە میدیایەکمان هەیە بە ناوی میدیای نیشتیمانی یاخود ئەوە کە لە وڵاتانی خۆرئاوا و ئەوروپا و وڵاتە پێشکەوتەکان پێ دەوترێت میدیای خزمەتگوزاری گشتی چکە ئاماز لە میدیای نیشتیمانی ئەوەی کە تۆ خزمەت بە کۆمەڵگە بکەیت. ئەمە کەناڵێکی یاخود دامەزراوەشی لەو جۆرەمان هەیە. من ئەوەی کە بزانم تا ئێستا نەمان بووە، ڕەنگە لە قۆناغە جیاوازەکانی ڕابردوومان لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی هەندێک لە کەناڵەکان هەوڵیاندا بێ وەکو میدیایەکی نیشتیمانی کار بکەن، بەڵام نەک ئەوەی کە تۆ بتوانێت هەموو ئەرکەکانی میدیای نیشتیمانی بەجێبێنە. ڕەنگە لە ڕووی نەتەوەییەوە هەندێک ئەرچی بەجێ هێنابێت. ئێمە بیرمان نەچێت میدیای کوردی بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندنی کوردی زۆر پەیوەستە بە شۆڕشی کوردەوە، پەیوەستە بە خەباتی چەکدارانە، بە خەباتی سیاسیەوە، بە خەباتی فەرهەنگی و کەلتوریشەوە. لەبەر ئەوە هەر کاتێک کە شۆڕشێک بوو بێت کەناڵێکی میدیایی لە شێوەی چاپکراو یا دواتر لە شێوەی رادیۆ پەخش هاتۆتە ئاراوە. بەڵام ئەوانە لەبەر ئەوەی سەرقاڵی لایەنی نەتەوەیی بوونە و شارکردنەوەی خەڵکە لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی کەلتوریەوە نەپژامێتە سەر ئەوەی بتوانن دەرکەکانی تری میدیای نیشتیمانی یاخود میدیای خزمەتگوزاری گشتی بەدەبێنن کە خۆی لەوەدا دەبینێتەوە بۆ نمونە خەڵک چۆن هەڵسوکەوت بکە، بۆ نمونە خەڵک چۆن کشتتوکاڵ بکە، خەڵک چۆن ژیانی ڕۆژانەی یاخود لە فەرمانگەکان چۆن ئیشکارەکانی ڕایی بکە و هەتا دوایی ئەمڕۆ بەهۆی ئاڵۆزبوونی ژیانی کۆمەڵگە ئەرکەکانی زیاتر بووە لە چاوجاران. میدیای خۆ دەزانی میدیای نوێ و تەکنۆلۆژیای نوێی میدیا هاتوۆتە ئاراوەکە ئیشەکەی زیاتر ئاڵۆز کردووە و ئەرکەکانی زیاتر کردووە و کارەکەشی زەحمەتتر کردووە. بەڵێ دکتۆر بەبەراو بۆی کە تامە ئێستا میدیایەکی نیشتیمانیمان نەبووە، ئەم دەستگا ڕاگەیاندانە ئێستا لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە، تا چەند دەوریان هەبووە لە ناساندنی دۆزی کورد بە جیهانی دەرەوەدا. ئایا هەنگام درراوە بۆ ئەوەی چۆن دەڵێ ئەم ڕێگای لینکێک بێ بۆ ئەوەی کوردیش وەکو هەموو نەتەوەکانی کە بە جیهان بناسر بێتە خاوەنکیانێکی سەربەخۆ لە هەرێمی کوردستان؟ بە دڵنیایی ئەگەر ئێمە گوتاری میدیاییمان ئاڕاستی دەرەوە بکەین ئەوە دەتوانین ئەو لیکە دروستکەین، بەڵام ئێمە لە ناوخۆمان خۆمان گەخۆینەوە. ئەو گوتارە میدیایی کە هەمانە ناوخۆییە لۆکەڵە، بەڵەوەتە میدیاکانیش لۆکاڵن لە هەرێمی کوردستان. میدیاکارەکانی ئێمە زۆر بمان لۆکەڵین. تۆ ئەگەر 5,000 میدیاکارت هەبێ ئیش بکە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕەنگە دەدانەمان بتوانێت لە ڕۆژنامەگەری عەرەبی بنووسێت، لە فارسی بنووسێت، لە تورکی یاخود لە ئینگلیزی. خۆ دەزانی ئینگلیزی ئەم سەردەما زمانی دنیاە ئیتر ئەو شتێکە لێ بڵاو دەبێتەوە هەموو دنیا دەبینێ و پێی دەگا. لەبەر ئەوە ئێمە گوتانمان لۆکەڵە تەنها ئاڕاستەی باڵێن وەرگری ناوخۆ دەکا کە منم تۆی خوێندکارە بە فەرمانبەرە جوتیارە پێشمەرگەیە چەکدارە هەتا دوایی لەبەر هیچ ئیسفادەی نییە. تۆ بازنەیە کە دەخولێتە ناو بازنەیە گوتارەکانیشمان سەقەتن سەرکەوتو نییە. یعنی تۆ ئەگەر گوتارەکە بۆ ناخۆشت بێ مەفروزە تۆ تاچی کورد بنیاد بنیت، شخصەتی بنیاد بنیت، کەرامەت و هەیبەتی بۆ بنیاد بنیت، ئیرادەی بۆ بنیاد بنیت، ئینتیمای نیشتیمانی لەلا بنیاد بنیت، معرفەی لەلا بنیاد بنیت. بەڵام فەرمو کەناڵەکانی میدیا من نامێ زەربی سفری کەم هەموو شتێک سفری کەمەوە، بەڵام
ناتوانم بڵێم ئەم شتانە کراوە لە میدیا یاخود هەستی پێ دەکرێت هەندە سەدا 90 شکستمان هێناوە کە بتوانین میدیای کوردی لە ئاسی ناوخۆش سەرکەوتی بێت چ جای ئەوەی کە تۆ میدیال بۆ دەرەوە ئەو لینکە دروستکە لەگەڵ کە جەنابەت باس کرد و بمانەوێت خەڵک ئاشناکەن بە کەلتوری خۆمان و بە مافەکانی خۆمان بە کەلتور هەنگاوێکە بۆ ئەوی تۆ بگێت بە مافەکان یان کەلتور دەناسێنی دوای ئەوە مافەکانە دەناسێن دوای لایەنە سیاسەکان دەناسێنی بەڵام ئێمە بەڕاستی شکست خواردبوون بەڵێ لە وڵاتانی ئەوروپا هەندێک کەناڵی ڕاگەاندن رادیۆ هەیە هەندێک ڕۆژنامە بڵاوکراوە هەیە بەڵام دەورێکی ئۆتۆیان نییە دەوریان زۆر لاوازە ناکرێمە بەوە حساب بکەین کە کاریگەری دروست دەکات لەسەر وەرگری ئەو وڵاتانە لەبەرچی لەبەرەوەی تۆ وەرگری وڵاتانە کەناڵی تایبەت بە خۆیان هەیە کەناڵی نیشتیمانی یاخود کەناڵی خزمەتگوزاری گشتی بە تایبەت بە خۆیان هەیە کەناڵی تری تەرفی هەیە و کەناڵان زۆر پێشکەوتون کەوا دەگات تۆ خوێنەری وەرگر و با بڵێن بینەر و وەرگر و بیسەر و خوێنەری بیانی بە هیچ شێوەیەک بواری ئەوە نەبێ بچێ سەری یاخود گوێ بگرێت لە کەناڵێکی لۆکەڵی کوردی کە لە وڵاتانە دانیشتوە کە کوالیتەکەی زۆر نزمە لە چاوانێت ئەنجا ئەوەی ئێرەشمان ئەگەرسی کەناڵمان هەیە ڕەنگە کوالیتی بەرز بێ لەوەی تەکنیکەوە بەڵام سیاسەتەکەی سەرکەوتونیە بە زمان ئاڕاستی دەرەوە نەکراوە لەبەرەوە ناتوانین ئەو لینکە دروستکەین بەڵێ دکتۆر ئەگەر تێبین کە دەبێت لە ئێستادا کۆمەڵێک دەستگای میدیایی گەورەدا مزراون کار لەسەر هێنانی کللتوری بیاین دەکەن بۆ ناو کللتوری کۆمەلگای کوردی دەمێ بپرسم پیشاندانی ئەم جۆرە کللتورە بیانە بەم ڕەهایە بەناو کۆمەلگای کوردی چ کاریگەرێکی دێ بەسەر شەواندنی شوناسی نەتەوەی کورد لە داهاتوودا ئەوانەی ئەو کارە دەکەن دژمنی کۆمەلگای کوردی من باسی ئاین ناکەم لەبەرەوەی باشە نەڵێ لەبەر ئاینەکەەوە دەکە بەڵام کەلتور و ئەخلاق و بەهای کوردەواری زۆر جیاوازە لەو شتانە کە نمایش دەکرێن ئەو کۆمەلگانە کە ئەم بابەتانش لێ بەرهەمدێ بۆ لە تورکیا کە ئەو بابەتانە بەرهەمدێ ئەوان خۆشیان نامۆن بەو بابەتانە هەندێک شاری لێ دەرچێت کەچی ئەوان هاتوون کامەی زۆر خراپە ئەوە دەهێنن لە کۆمەلگای کوردی پەخشی دەکەنەوە وەکو زەهر و کارەساتێک پەتای لە ناو کۆمەلگا بڵاوی دەکەنەوە اینجا مەترسیە زیاترەکەی ئەوەیە کە تۆ دۆبلاتیشی دەکەن بۆ سەر زمانی کوردی وانە تۆ تەرجەمەکە بنووسیت چکە تەرجەمە تۆ مناڵێک ڕەنگە نتوانێت گوێ لێ بگرێ و تێی بگا بیخوێنێتەوە وانە بەڵام تۆ ئەم زەهرە دەیت بە زمانی شیرینی کوردی زمانەکەشان پێ سەقەت کردووە بە زمانی کوردی پەخشی دەکەیت منداڵ لە ماڵەوە تۆ دووسێ تەلەڤیزیۆن لە ماڵەوەی زۆربەی ماڵەکان وانی یاخود کۆنتترۆلێکات کۆنتترۆل کە منداڵ پێداگیری کرد لەسەر کۆنتترۆلی دەگریە و ئارامی ماڵ تێک دەدا حتممە کۆنتترۆلەکە دێتە دەست منداڵەکە دەخاتە سەر ئەم فیلمە لەبەرچی لەبەرەوە فیلمە جلی جوان و ڕازا و ڕەنگا و ڕنگ و شوێنی جوان و سەر بەحر و هەتا دوایی شتی نامۆی تێدایە دامۆ ئەوەیە کە نامۆیە بە کۆمەلگای کوردی ماچە باوەشە سەردەریا خۆڕەتکردنەوە هەتا دوایی ئەمە ڕۆژێک نییە جارێک پێشکەشکرێت تۆ بتوانانی منداڵەکەت قەدەغە بکەیت ڕۆژێک دوو جار پێشکەش دەکرێت ڕۆژی دواتریش بە هەمان شێوە دووبارە دەکرێتەوە ئەم زەهرە بزانە ئەو منداڵان ئێستا ئێمە لە تەمەنێکین کۆنتترۆلی خۆمان دەکەین بەلامانەوە ڕەنگە گری نەبێت تا ڕادەیەک کە ئەم زەهرە بە ناومان بڵاو دەکرێتەوە دەبەرەوەی خۆمان وەری ناگرین بەڵام تۆ منداڵ مێشتی سافە هەرزەکار مێشتی سافە هەرزەکار قۆناغەکەی زۆر هەستیارە لەو کاتە حساسی ژیانی کە سەری ئەو شتانە دەکا بەلاڕێدا دەچێت فەرموو خەڵک ئەم کافتیرای نێرگە لەوانە لەبەر گەنج و هەرزەکار بەرچێ دەکەوێت منداڵ لەبینی لە پارکەکان منداڵە تەمەنی لەبەرەوەی پاڵەوانێکی بینیوە کەسێکی بینیوە لەم مسەسەلە سەقەتانە جگەرە دەچێشێ مناڵ سەری جلوبەرجی مناڵ کە ئێستا چەند کاریگەرە بەو دراما و کارکتەرە فاشیلانە کە بۆ توێژێکی دیاریکراوی کۆمەلگاکەی خۆیان بەرهەمهاتووە بە شێوەیەکی بازرگانیش بۆ پەیوەندی بە کەلتوری خۆیانەوە نییە وانە تۆ بۆ ناچی شتێک بێنی لە کۆمەلگاکەی خۆ نزی بێت بڕۆ کەلتوری عەرەبی باشترە لەو شتێک ئەوان پەخشی دەکات کەلتوری فارسی کەلتوری هندی زۆر کەلتور هەیە لە کەلتوری ئێمە نزیکن بڕۆن ئەوانە بێنن خەڵک سەیری دەکات نەک تۆ بچیت ژەهر بەناو کۆمەلگات بڵاوکەیتەوە ئینجا ئێمە ئێستا نەتیجەکەی خەریکەوە دەردەکەوێت کۆمەلگا چی بەسەر هاتووە با بڵێن پابەندی یاخود ڕەوابطی نێوان ئەندامانی خێزان لاواز بۆتەوە کە لە مسلسلەکە دەبینێ دایک بە کچەکەی دەڵێ کچم بڕۆ نادی بۆ خۆت سەما بکە هەموما ئەو شتە دەبینین بەڵام کە تویتە ماڵەوە بڵێ باوکەوە لە لای خزمە بووین لە شەکرای و خزمە بووین ئەو خزمەمان نەخۆش بوو دەتر مناڵ فێری ئەو شتە دەبێت کە جگەرە دەچێشێ کە دەچێت بە شوب دەخواتەوە کە دەڵێت چۆتەوە ماڵەوە باوکە مەس بە هەمان شێوە مناڵەکەی فێر دەکات دەڵێ وەڵا بڵێ وام نەکردووە وا بووە بزانە فێری درۆی دەکات
فێری کاری نەشیاوی دەکات فێری هەرچی شتی قەدەغەکراوی هەیە لە ڕووی کۆمەڵگەوە ئەو ئاینەکە هەرواز دەبێنە یعنی تۆ فترەیشتر ئەم کۆمەڵگای کوردی چەند ئێستا شیرازی تێک بچووە چەند سیاست تێکی داوە بزانە ئەو کەناڵانەی کە ئەم زەهرە بەناو خەڵکدا بڵاو دەکەن و بزان چۆن وێرانی دەکەن بەڵێ دوکتۆر ئەمە بکەمە پرسیاری کۆتایی زۆر بە کورتی چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم جۆرە میدیادا دابنرێت ئێمە شتێک هەیە کە توانین بکەین بەڕاستی چەند بۆ یاسا جێبەجێ بکرێت یاسا لەسەر هەموو کەناڵەکان وەکو یەک جێبەجێ بکرێت لەسەر تەلەڤیزیۆنەکان هەمویان وەکو یەک لەسەر ماڵپەڕەکان جێبەجێ بکرێت بەڕاستی ئەم کۆمپانیای ئینتەرنێتانش ینی دەوریان هەیە هەر تەلەڤیزیۆنەکان بەتەنیا نین ئەوانش دەوریان هەیە لەوەی کە شتی ڕێگر من لە پەخشکردنی شتی خراپ لە ڕێکلامی خراپ لە بانگەشەکردن بۆ مسلسلی خراپ ئەوانە هەمووی دەکرێت ئمە کۆنتترۆل بکەن یاساکان جێبەجێ بکرێت بەسەر هەر هەمویان وەکو یەک دووش ئێمە پێویستە لە کوردستان لایەنێک هەبێت کە بەڕاستی لە پرسیینەوە لە میدیا بکە یعنی ئێمە ئێستا من دەتوانم کەناڵێکی میدیا دانێم هەر ئەوەی تۆ پارەکە بدەیت لە وەزارەتەکان لە لایەنە پەیوەندیدارەکان کەناڵەکە دادەنێ خۆ هەموو شتێک ئەوە نیە تۆ زەری بە لە کەناڵی میدیا وەرگیت تۆ زەری بۆ وەردەگریت تۆ چاودێری دەکەیت چاودێری زۆر گرنگە ئەنجا ئەمە لایەنی حکومی و لایەنی دەسەڵات لایەنی دەوڵەتیە لایەنی شت هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە تۆ لە هەموو دنیا چەند دەسەڵاتێک هەیە ئەوە کە شتێکی بەدیهی هەمان دەزانین دەسەڵاتی یاسادانانە جێبەجێکردنە دادوەریە ئینجا دەسەڵاتی میدیاییە دەسەڵاتی میدیایی ئەمڕۆ بۆتە تەڵقێک یعنی بەسەر هەموو میدیا دەسەڵاتەکانی تر ئەوان تریش هەموو دەستوەردیان دەکەن لە کاروباری یەکتر میدیا فەوزا دروست بووە لە ئەنجامدا میدیا فەوزایش زۆر گەورەی تێدا دروست بووە لەبەر ئەوەی حیزب لایەنە سیاسەکان کۆمپانیەکان بۆ مەبەستی تایبەت بۆ مەبەستی جۆرا و جۆر بۆ مەبەستی ئابووری بۆ مەبەستی سیاسی حتا دوایی بازرگانی کەناڵ دادەنێن لەبەر ئەوە ئێمە پێویستمان بۆ هەیە دەسەڵاتێش تر بێ کە پێ دەوتێت دەسەڵاتی پێنجەم ئێستا خەریکە لە ئەوروپا لە هەندێک شوێنتر پەیدا دەبێت ببێ بە چاودێر بەسەر میدیاوە نەک بۆ ئەوەی ئازادیەکانی کە بکاتەوە بەڵکو بۆ ئەوەی بهێنێتە سەر ڕێگەی ڕاست ئەو دەسەڵاتە دەکرێت دامەزراوەیەک بێت کە بە دوواداچوون بکات دەکرێت کۆمەلگا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدینە بێت دەکرێت هەندێک دامەزراوە و یاخود پەیمانگای ئەکادمی بێ لە بوارەکە خەڵکی شارەزا بێ ئێمە ئێستا دەکرێت چاودێرین بەسەر میدیاوە کە لە بوارەکەیش دەکەین خەڵک بە قسەی خۆشە بە توێژنەوەی زانستیە بە یاسایە بیاهێنەوە سەر ڕێگە ڕاست و ئەم فۆزای کۆنتترۆل بکەن کە بەداخەوە زۆر بەمان هاوبەشین لە یانی پشکمان هەیە لە تێکدانی ڕۆژنامەنووسێک و مامۆستای زانکۆیە لە بەشی ڕاگەیاندن لە هەمان کاتدا خاوەنی چەند توێژینەوە و نووسراوی تایبەتە سەبارەت بە ئیتیکی ڕاگەیاندن و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ یاساکانی تایبەت بە بواری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ئەو دەڵێت خۆ بە گەورەزانینی بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و بەند وەرنەگرتنی ڕاو سەرنجی توێژەران و شارەزایانی بواری میدیا ئەم فەوزا و ئاڵنگاریەی لە کاری ڕۆژنامەوانی و ڕاگەیاندندا دروست کردووە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا ئێمە خاوەنی میدیایەکی نیشتیمانین ئەگەر هەین چۆن و ئەگەر نییە چی بکرێت بۆ ئەوەی میدیایەکی نیشتیمانیمان هەبێت لە داهاتوودا لە هەرێمی کوردستانی عێراقا ئێمە میدیامان بەمانە ئەکادیمیەکەی میدیا بە پێستانداردە نێودەوڵەتەکانمان نیە چ بگا بەوەی کە میدیای نیشتیمانیمان بێت بۆچی میدیای نیشتیمانیمان نییە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ئێمە خاوەنی فەلسەفە و سیاسەتێکی ڕسمی ئیدارەدان و حکومداری و بەڕێوەبردن نین کەس نازانێت لە هەرێمی کوردستانە سیستمی سیاسیمان پەرلەمانیە دیکتاتۆریە دیموکراسیە لیبراڵە یاخود چ جۆرێک چ جۆرە ستایلێکە بۆیە کە سیستمە سیاسەکە دەستنیشان نەکرابوو ئەمە ڕنگدانەوێ بەسەر تەواوی سەکتەرەکانی دیکەیە هەم لە پەروەردە هەم لە خوێندنی باڵا هەم لە میدیا هەم لە تەندروستی هەم لە بوارەکانی دیکەیە ئەوەی کەوای کردو لە هەرێمی کوردستانە ئێمە میدیای نیشتیمانیمان نەبێ بە دەرەجەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ حیزبە کوردیەکان و لەنێو حیزبە کوردەکانیش ئەگەڕێتەوە بۆ ئەو دوو حیزبە حاکمی کە لە هەرێمی کوردستانە فەرمانڕەوان و سببێکی دیکەش کە وای کردووەم حیزبانە حاکم بن و میدیاکانیان میدیای زاڵ بێ لە هەرێمی کوردستانەوە زۆرترین ڕێژەی میدیایانە بێ ئەوەیە یاسای ژمارە حەڤەیە بەرگەی یەکەمی یاسای ژمارە حەڤەی حیزبە کوردەکانە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بە پێیان یاسایە هەموو ڕێکخراوێکی سیاسی لە چوارچێوەی حیزبێکدا بۆی هەیە میدیا هەبێ جا ئەم میدیایە دەستنیشانی نەکردووە ژمارەی کەناڵە میدیایەکانی چەند بێ و شێوازی بەڕێوەبردنیان چۆن بێ و نوعێتی ئیدارەدانیان چۆن بێ لەوێ تەحلیلی نەکردو بۆیە ئەم وەکوڵە شمولیەتە لە مادەکەی وای کردووە کە حیزبەکان
بەپێی ئەو بەرنامەجە سیاسی کە هیانە بەبێ ئەو ئایدۆلۆژیە سیاسی کە هیانە تەحەکوم بە میدیاکانە بکەنەوە ئەوەی کە لە کوردستانە ئەوزەرە زۆرتر جیهازی دیعایە و پڕۆپاگەندەیە وەک لەوەی کە میدیایەک بێ پشت بە پێوەرە یاسایەکان بەسێ پشت بە ڕێسا پیشەیەکانی واری ڕاگەیان و ڕۆژنامەوانی بووسێ هەروەک کوتم بە درێژەی یەکەم ئەگەڕێتەوە حیزبە کوردەکان و لەویش واوەتر کە ڕەبتی هەیە بە بوارە یاسایەکەیەوە یاسای ژمارە 7 کە پێویستی بە هەموارکردنەوەیە و پێویستی بەوەیە کە لە چوارچەوەی یاسا ڕۆژنامەگەریە دەستنیشان بکرێ بەڕاستی ئێستا یەکێک لە گرفتە گەورەکانی میدیا لە هەنێمی کوردستانە کۆمەڵی بوار هەیە کۆمەڵی سێکتەر هەیە لە چوارچەوەی میدیا کە ئێستا ڕێک نەکراوە لە ڕووی یاساییەکەیەوە ئەو بەدەل لەوەی کە یاساکان لە هەرێمی کوردستانە زۆر وەکو پێویست جێبەجێ ناکەن بەڵام لە ڕووی یاسایەکەی شەوە باڵین لە ڕووی میدیایەوە تا ئێستا زۆر بواری میدیایی هەیە کە ڕێک نەکراوە یەکێ لەوانە خاوەنداری تیکردنی کەناڵەکانی ڕاگەیاندنە ئێستا وای لێ هاتووە هەر کەسێ پارەی هەبێ هەر کەسێ دەستی ڕابگابەوەی کە پارە پێیا بکە ئەتوانێت کەناڵی میدیایی بکایەوە ئەم کەناڵە میدیایی دکتۆر بوو بۆ تۆسێ خەتەرەتەکەی لەوە کە ئێستا وای لێ هاتووە کەناڵی میدیایی مەهامی عامی نەماوە یعنی بەرژەوەندی گشتی لە بەرچاو ناکرێت کەناڵێکی عالامی ئەکرێتەوە بۆ شخصێک بۆ گروپێک بۆ بنەماڵەیەک بۆ خێزانێک بەرژەوەندەکانی ئەم خێزانە ئەم گروپە ئەم نەماڵەیە ئەم دەستەیە ئەپارێزێک لە پشتی ئەم کەناڵە ڕاگەیاندنەوە ینی ڕاگەیاندن یەکێ لە سیماتەکانی ئەوەیە کە بۆ بەرژەوەندی گشتی بکە بەڵام لە کوردستانە ئێستا لە هاتوو بۆ بەرژەوەندی گشتی ئیش ناکرێت بەڵکو بۆ بەرژەوەندی تەسکی حیزبی یا بۆ بەرژەوەندی تایبەتی کەس و لایەن و ئەو گروپ و کۆمپانیانەیە کە لە پشتی مؤسسەی ئالامیەکەوە ئیشەکە ئەوە یەکێکە لە خەتەریاتەکانی کە ناتوانرێت خەڵک سێقە بە میدیا بکە و بتوانێت زانیاری پێبا و بتوانێت بیکاتە مرکزێک بۆی دەردەدڵەکانی خۆی بگەێنێ و ببێتە پرتی پەیوەندی لە نێوان خەڵک و حکوومەتە. بەڵێ دکتۆر ئێمە دەبینین ناوە کۆمەڵ دەستگای میدیای دادەمەزرێت لە هەمان کاتێش کار لەسەر پیشاندانی کللتوری بیانی دەکەن بە بینەری کورد ئەمە چ کاریگەرێکی نەرێنی هەیە لەسەر تێکچوونی شوناسینەتەوەی کورد لە داهاتوودا کاریگەری نەرینەکەی میدیای هیچ وڵاتێک نبینی کە بچێ ئیسترادی میدیای وڵاتێکی دیکە بکە فیلمی وڵاتێکی تر بێنێ گۆرانی و هونەر و کللتوری وڵاتێکی تر بێنێ بەبێ ئەوەی وەکڵێ زۆرت لەسەر بەبێ زەختت لەسەر ببیکەی و زاڵیکەی بەسەر کللتور و کەلەپۆری وڵاتی خۆتە ئێستا مەعالەسەب لە کوردستانە لەبەرەوەی هیچ هەیئەتێکی چاودێریکردن نییە بۆ ڕێخستنی میدیا بۆ ڕێخستنی ناوڕۆکی میدیایی کە وەکڵێت سیفەی تەنفیزی هەبێ بتوانێت ئیجراعات بکە وای لێ هاتووە هەندێک کەناڵی ئیعلامی هەیە هەستەکەی وڵاتانی دراوسێ داعمیەکان بەوەی کە بەشێکی زۆر لەو فیلمانە لەو درامانە لەو بەرنامجانەی کە لە وڵاتی خۆیانە هەیە یانەوێت بە جۆرە لە جۆرەکان غەزوی فکری بکەن بەسەر کللتور و کەلەپۆری کوردیەوە لێرە زۆر بە ئاسانی بڵاوە بێتەوە بەبێ فلتەر ئەڕوا ینی لە ڕۆ ئەخلاقیەکەیەوە لە ڕۆ سیاسەکەیەوە لە ڕۆ کۆمەڵایەتەکەیەوە لە ڕۆ ئاینەکەیەوە لە ڕۆ میدیایەکەیەوە ینی تاسیراتی زۆر خراپی بەجێ هێشتووە لەسەر تاکەکانی کۆمەڵگەی کوردی چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم جۆرە میدیادا بە دەرەجەی یەکەم بەڕاستی ئەبێ لە چوارچەوەی یاساییە شوێنێک بۆ ئەمە بدۆزرێتەوە ینی ئەو کەناڵی ئالامیانی کە بەم شێوەیە ئیش لەسەر تێکدان و شێواندنی کللتور و کەلەپۆری کوردیەکەن ئەبێ جۆرە لە ئیجراعات هەبێ ئەبێ جۆرێک لە لێپێچنەوە هەبێ ئەبێ ئیش لەسەرەوە بکرێ ڕێسا پیشەیەکانی ڕاگەن و ڕۆژنامەوانی تۆختر بکرێتەوە وای لێ بکرێ کەناڵی ئالامیەکان زیاتر پێوی پابندن ئەنجا ئەوەی کە پێوی پابندن بەشێکی لە نەزانیوەیە ینی ئاگاداری وردەکاری ڕێسا پیشەیەکانی ڕاگەن و ڕۆژنامەوانین بەشێکی دیکەشیان بە ئەنقەستە موەجەها مبەرمەجە جهتێکی دیاریکە و مەسەلەن بە بەرنامە ئیش لەسەرەوە کاکە چۆن کللتورێکی گەرمی بێنێتە ناوە وەزاڵی کە بەسرا ئەبێ ئیش لەسەرەوە بکەن حملاتی تەوعیەی ڕۆژنامە نووسان حملاتی تەوعیەی کەناڵی ئالامیەکان زۆر بکرێت ئەمە لە جانبە تەوعیەکەی و لە ڕۆی یاسایەکەشەوە بێ دەستکاری یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان بکرێت ئەبێ دەستکاری یاسای ژمارە حەڤەی ئەحزابی کوردستانی بکرێت ئەبێ دەستکاری یاساکانی دیکەی کە پەیوەستە بە ڕاگەیاندن ڕۆژنامەوانی بکرێت و ئیش لەسەر ئەوەش بکرێت یاسای نوێ دابڕێژێ بە تایبەت بۆ پەخشی تەلەڤیزیۆنی بۆ پەخشی ڕادیۆیی و ئەم بۆ بواری ڕێکلام و بۆ سنوردارکردنی تەداخلی میدیا لە ژێنی تایبەتی کەسەکان ئەمانە ئەبێ هەمووی لە چوارچەوەی یاساییەکە ڕێوشوێنی بۆ دابنرێ و جگە لەم ڕێوشوێنە یاساییە کە لە ڕووی دەقەوە ئەبێ بکرێ ئەبێ لەنەو دەقە یاساییەکانیشا بەڕاستی جهتی تەنفیزی داخل بکرێ بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بۆ نمونە ئاسایش و پۆلیس و ئەوانەی کە معنین بە ئیجراعاتکردن لە تاوانەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی بۆ نمونە داواکاری گشتی ئەمانە ئەبێ بهێنرن ناو یاساکەەوە و داخل بکرێن و ئەوان وەرزەم بکرێن بە ئەوەی کە ئیجراعات بکەن ئەگەر ڕووداوێکی وا ڕوویە کە لە بنەما یاسایەکان لایدا و ئەگەر لە بنەما پیشەیەکان
لایەندا. بەڵێ ئەرکی ڕۆژنامەنووسان چییە لەم نێوەندەدا و بە دیاریکراویش ئەرکی مامۆستانی زانکۆشیە بۆ ڕاگەیاندندا. ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە ئێستا هەز ناکەن وەکو ڕۆژنامەنووس دەور ببینی. ئێستا ئەڵێ تاڵەدەزوویەکی باریک هەیە لە نێوان جیهازی استخبارات ویشی سیخڕی ویشی ڕۆژنامەوانەیە. ئێستا جیهازی استخبارات داتوتنەوە ئەعلام ئەوە بێتە خاوەنی کەناڵی ئالامی ئەو ئیشی ئالامیەکە ئەوە بێتە وەکڵێ دەمڕاست و واجهی ئالامی کوردی وی ئەگەر سیخڕێک بێت ئیشی ڕۆژنامەنووسی بکە ئەیبینی وەزاکە چۆنە ئەو وەزەیەکە لە ئێستا ڕیەوە. هەزەکەم لە کوردستانە ڕۆژنامەنووس وەکو پیشەی ڕۆژنامەنووسی ئیش ناکە وەکو جانبێکی سیخۆڕی ئیشەکە هەندێک معلومات دێنێ کە معلوماتەکان ئەگەر بە پیشەی ڕۆژنامەنووسی دەستی کەوتبێ زۆر باشە بەڵام بە پیشەی ڕۆژنامەنووسی دەستی نەکەوتووە و زانیاریەکانیشی زۆرتر موجهە بۆ کەسێک بۆ گروپێک بۆ لایەنێک بەژەوەندێکی گشتی تێدا ڕەچاو ناکرێت. ئیشی مامۆسایانی زانکۆ یا ڕۆژنامەنووسان بە دەرەجەی یەکەم ئەوەیە بەڕاستی ئیش لەسەر تەوعیە بکەن چونکە مامۆسایانی خۆ جهتێکی تەنفیزی بۆ نمونە گشتێکیان بەدڵ نەبوو بتوانن دای بکەن بتوانن ڕای بگرن ئیشەکەیانەوەیە بتوانن تەوعیە بکەن هۆشمەندی بڵاوکەنەوە لە نێو توێژە ڕۆژنامەنووسانە لە نێو کەناڵەکانی ڕاگەیاندا بەڵام عالەسە بەشێکی زۆری کەناڵە ڕاگەیانەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە خۆیان بە گەورەتر ئەبینی لەوەی کە ئامۆژگاریان بکرێت لەوەی کە ڕێنمایی وەرگرن لەوەی کە دان بنن بۆ هەڵانی کە ئەیکەن ڕۆژانە زۆر جار وەکو نقطەی قووەت باسیەکەن کاتێکە بۆ نمونە تاوانبارێکمان بۆ یانێ ئیدعای تاوانباربوونی خۆیەکە ئیدعای پیاوکوژی خۆیەکە زۆر بە ئاسانی تێپەڕێ و وەکو بەتەڵێک پیشانەدرێت کە ئەمە خەلێکی گەورەیە لە ئالامی کوردی ئێستا ڕوبەڕووی بۆ تۆمەتبارمان بۆیە بە تاوانبار پیشانەدرێ کەمانە خەلیلی گەورە بەڕاستیا بێ معالەجە بکرێن بە دەرەجەی یەکەمی خەلەکە لە قەنەواتی ئالامیە کە بێت سنوورێک بۆ مەدانن فلترێک بۆ مەدانێن چونکە دەقێکی یاساییمان هەیە کە لە ڕێساپیشەیەکانی شەپشگیریەکرێت کە ئەڵێ هەموو تۆمەتبارێک بێتوانە تاو کاتی تۆمەتەکەی بەسەردا ساغە بێ ئەی تۆ بەچە بە چ بەڵگەیەک بە چ دلیلێک تۆمەتبارێک گەێنی وەکو تاوانبار پیشانی تو وە دوایش کە بێتاوانی دەرەچی جورەتی ئەوتیانەیە کە مەسەرەن پۆزش بێنیتەوە بۆ ئەم کەسێک کە تاوانەکە بەرامبەر کرد. لە یەکێک لە کۆنفرانسە زانستیەکانم کە لە یادی 121 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا بەشی ڕاگەیاندنی زانکۆی پۆلە تەکنیکی سلێمانی هەڵساوە بە ئەنجامدانی بەشداروانی ئەم کۆنفرانسە مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانن. لێرە هەوڵ دەدرێت لە ڕێگەی پێشکەشکردنی توێژینەوەی زانستی پەنجە بخرێتە سەر ئەو برین و کەم و کورتیانەی کە لە ئێستادا میدیای کوردی و کەناڵەکانی ڕاگەیاندنی تووشی فەوزا و خۆزینەوە لە بەرپرسیارەتی کردووە. چاودێرێکی سیاسیە و یەکێکە لە ڕەخنەگر و نووسەرەکانی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان. پێی وایە بۆی ئاسەواری شەڕی ناوخۆ و بوونی ململانی حیزبی و دوو ئیداری میدیاکان لە هەرێمی کوردستاندا پرسینەتەوەی و پابند نەبوون بە دابوونەریتی کۆمەڵاتیان پێشێل کردووە. ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەین ئایا لە هەرێمی کوردستاندا دەستگاکانی ڕاگەیاندن تا چەند لە بەردەم ئاستی بە پرسیارەتی نەتەوەیدان بۆ قسەکردن لەسەر ما بێت دیتمان ڕوون بێ بۆی کە چینەتەوەی و چینەتەوەی نییە واتە ئێمە بەچی پێوەرە قسە لەسەرەوەکەین و قسە لەسەرەوەی ناکەین لەبەرەوەی برات کە توێژینەوەی نووسینێکی زۆرم لەو بوارە هەیە بە شێوەیەکی گەشتووە ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردووە لە 19 ساڵی ڕابردووە بەڵکو لە شەڕی ناوخۆ تاکو ئێستا میدیا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی لە زۆر کات و شوێنە بە زۆر شێواز پێویستیەکانی خزمەتکردن بە پرسینەتەوەیان لە هەرێمی کوردستانە پێشکەل کردەوە واتە ئەگەر لە ڕێکەوە خزمەتیان کردبێ بە حکمیەوەی کە جۆرە لە هوشیاری بڵاوەکەنەوە و میدیا خۆی ئامرازەکە بۆ دروستکردنی هەستی هاوبەشی نەتەوایەتی بەڵام لە هەمان کاتە ئێستا ئامرازەکە بۆ تێکشکاندنی ئەو هەستەش قوڵکردنەوەی هەستی ناوچەگەرایەتی قوڵکردنەوەی بێمتمانەی نێوان حیزبەکان و دەڤەرەکان دیفاعکردن لە شەڕی ناوخۆ دوای هەتا لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونە تێکەڵاوکردنی مەسەلە نیشتیمان و نەتەوەیەکان بە ململانی حیزبی و مەسەلە ڕۆژانەیەکان و ئیسلاح و دیموکراسی و جۆرەشتانە لە هەرێمی کوردستان بە بڕای من بە شێوەیەکی سەقەت هەموو مالیەکە کە بڵین بە شێوەیەکی گشتی لە چوارچەوەی بەرنمەیەکی داڕژراوی بەرچاوڕوونا میدیا زۆر لە خزمەتی پرسەنەتەوەیەکانە نەبوو. بۆ وا بۆ دوتۆگیان ئەم پەرشەی لەناو میدیای کوردیدا هەیە هۆکارەکەی چییە دەگەڕێتەوە بۆچی ئایا ئاسوارەکانی شەڕی ناوخۆی وای لێ کردووە خۆ تێمە میدیایەکی چۆن ئەکادمی پرۆفشناڵمان نییە یا میدیاکارەکانمان پرۆفشناڵی لەم بوارەدا نەکێشەی میدیایە نەکێشەی میدیاکارە بەڵکو کێشەی خودی حیزبی کوردیە کە لە پشتی میدیای کوردیەوە هەیە حیزبی کوردی دوو مەسلەی خۆڵقانەوە یەکەمیان واقعێکی خۆڵقانوە کە واقعێکی نانەتەوەی بوو هەر لە شەڕی ناوخۆوە ناسنامەی نەتەوەی پارچە پارچاکە و ڕەمزە نەتەوەیەکان تێکەشکێنە دۆخێکی نانەتەوەی هێنەتەکایەوە
کاتێککە میدیا ڕووماڵی شەڕی ناوخۆکە یا بەرگری لە سەنگەرە جیاوازەکانی شەڕی ناوخۆکە لەو کاتەیە بیەوێ و نێوێ بخوازی و نەخوازێ 100 جار سرود و ڕقیب لێ باە لێ نەدا ئەرکێکی نانەتەوەی جێبەجێەکە دوای ئەوە کە کوردستان دابەشە بێ ئەم میدیا ناچێتە خزمەت دووبارە بیناکردنەوەی کوردستان واتە حیزب ناچێتە دووبارە بیناکردنەوەی کوردستان و یەکگرتنەوەی ئەو کوردستانی کە شەڕی ناوخۆ دابەشی کردووە لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون و شاجارێکێتر لەبەرەوەی کە مەسەلە هاوبەشەکانمان تێکشکاون ئەو شتە هاوبەش و چەسپاوەنی کە لە کوردستانە نابێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لەسەری ناکۆک بن دیار نین لەبەر چاوی خەڵک لەبەر دامەزراوی نەبوونی وڵاتەکە و پاشماوەی دابشبوون لە هەرێمی کوردستانە واکە کە میدیا نەتوانێت ڕۆڵە بینەکەواتە لە جەوهرە کێشەکە کێشەی میدیا و میدیاکار نییە بەڵکو کێشەی سیاسەتە و عقلی سیاسیە و ئەو حیزبەیە کە میدیا تەمویلەکە و ئاراستاکە ئەکرێ ئێستا وردەوردە تۆزە باز لە میدیا و میدیاکار بکەین لەبەرەوەی سەرەتای میدیای ئازاد تا ڕادەیە دەستکەوتووە نیمچە ئازاد ئەوەی ئێستاشێ نیمچە ئازادە بە شێوەیەکی گشتی هێشتا ناتوانین زۆر باشە لە پسراوەتی میدیاکار بکەین هەچەنە میدیاکار لێ پسراوەتی لە کۆڵ نابێتەوە لەبەرەوەی ئەبێ پراوێزێ بۆ خۆی بدۆزێتەوە کە لە پسراوەتی نیشتیمانی و نەتەوەیەتی و اخلاقی بگرێت ئاست بەڵێ دکتۆر ئێستا کەم تا زۆر بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستاندا بەشێکشان بە میدیای سێبەر ناسراون کار لەسەرەوە دەکەن پیشاندانی کولتوری گەلانی کە بە کۆمەڵگەی کوردی بە شوەم شێوە ڕەهایە ئەمە چ کاریگەرێکی دەبێت لەسەر تێکچوونی شوناسی نەتەوەی کورد لە داهاتوودا جارە پێشەموو شتێ ئەرکی میدیا و پارت و لایەنە سیاسەکان و بەڵکو خودی حکوومەت ئەوەیە کە کەناڵی هەبێ بۆ ئەوەی کە کولتوری خۆی بەگەلان بناسیێنێ بەداخەوە ئێمە کە لەمڕۆوە حیزبی ئێمە حکوومەتی ئێمە وەک پاشکۆ بۆ ئەوانش میدیا ئێمە کەم تەرخەمێکی زۆر گەورەی هەیە کە نەماتوانیوە کولتور و واقعی خۆمان بەگەلان بۆ جۆرە هەیە بناسیێنین ئەوەکە کە دێتەوە دیسان ئەوەش جۆرەك نەبوونی نالێپسراوەتی نیشتیمانیە هەندێک جار ڕاستە تۆ زۆر ئاسایە لەم دنیای کولتوری گەلان بناسیێنی بە وڵاتەکەی خۆت و هەندێک لەو کولتورەش مەرج نییە هەموو کولتورێکت کە ناسان بە دڵی تۆ بێ یا بە گوێرەی پێداویستی وڵاتەکەی تۆ بێ یا هەماهنگ بێ لەگەڵ کولتورەکەی تۆ بەڵام خۆ بێ ئەوەی کە پەخشێکی لە تەلەڤیزۆنەکە هەوڵدەی نزیکترین بێ لە کولتوری تۆوە یالانی کەم زۆر کێشەی لەگەڵ کولتوری تۆیانە بێ بۆیە لەم ڕۆ نەبوونی بەرنمەیەک نەبوونی چاودێریەکی ورد نەک چاودێری بەمانە سانسۆر بەڵکو بەمانە خزمەتکردن بە ناسنامی نیشتیمانی و نەوەی نوێ و پەروەردە لە وڵاتیەوەی کردووە کە مەسەلەکە بۆ جۆرە بشکێتەوە توانای هەڵبژاردنمان کەم بێ و زۆر جار لۆژیکی بازرگانی و تەنانەت پاڵنەری ئایدۆلۆژیش تێکەڵ بە مەسەلەکە بێ نەک تەنها ئاڵوگۆڕی کولتوری لە نێوان نەتەوەکان ئەگەر بێمە سەر ئەو پرسیارە لە هەرێمی کوردستاندا ئێمە تا ئێستا میدیایەکی نیشتیمانیمان هەبووە نەخێرە تا ئێستا میدیای نیشتیمانیمان بەومانایە نیە میدیای نیشتیمانی کاوەیە بە بڕای من میدیایەکە کە لە ڕووی نیشتیمانی و بەرچاوڕوون بێ و جۆرە لە جۆرەکان حکوومەتی لە پشتەوە بێ بەبێ ئەوەی حکوومەت کۆنتترۆلی بکە بۆ قازانجی خۆی بۆ نمونەوەکو BBC بەریتانی توانین بڵین هەندێک میدیامان هەیە هەندێک ڕۆڵی نیشتیمانیە بینێ لە هەرێمی کوردستانە ناتوانین بڵین میدیاکان هیچ ڕۆڵێکی نیشتیمانی نابێنن بەڵام میدیایەکی نیشتیمانی خاون بەرنامە و ئاراستەکرا و تەواوی کارەکانی میدیای نیشتیمانی بێ و نەکەوێتە ناو پرسانەوە کە دش بە میدیای نیشتیمانی و ئەرکەکانی میدیای نیشتیمانیە بە بڕای من تاسە لە کوردستانە بەو جۆرە نیمانە وەکوتم ئەگەرچی هەندێک ڕۆڵ هەیە کە میدیاکانی ئێستا نیشتیمانی ئەیبینێ بەڵام سەر تاسەر نیشتیمانی و ڕێگر لەوەی کە ئەرکی نانیشتیمانی بێنێ یا بڵین دابزێتە خوار شوناسە نیشتیمانیەکەەوە بە بڕای من تا ئێستا میدیایکی لەو جۆرەمان لە کوردستانە کەم بەڵ دکتۆر ئەمە پرسیاری کۆتایی چی بکرێت بۆ ئەوەی لە هەرێمی کوردستاندا ئەم پەرتەوازەی لەناو میدیای کوردیا دەبینرێت جۆرێک کۆکردنەوە ڕخستنەوەی بەخۆ ببینێت و میدیا لە بەردەم بە پرسیارەتی خاک و نەتەوە نیشتیمان و ئایندا بێت پێشەموو شتێ بێ ڕیفۆرمی ژیانی سیاسی مامکرێ ئەبێ پاشماوەی دابژوون لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێ بینای دامودەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان بکاتەوە بە مانای وشە ئێمە حکوومەتمانە بێ ئێمە هەرێممان هەبێ وەلەو هەرێمەیە ئێمە ئیسلاحی ژیانی سیاسیمان کردبێ بە مانای ئەوەی ئیرادی هاوڵاتی ڕێزی لێگیرابێ و حکوومەت ئەولەویاتی وردەوردە ببێ بە هاوڵاتی بە بیناکردنەوەی کولتوری وڵاتەکەی دوڕۆژی وڵاتەکەی تێگەشتی هاوبەشمان بۆ دروست بوو بێ لە پاشماوەکانی شەڕی ناوخۆ ڕزگارمان بوو بێ و مانایەکی ڕاستەقینە بە دابەشبوونی نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بین بزانین وەک نەتەوە مامەڵە بکەین وەک نیشتیمان مامەڵە بکەین تەنها لەو کاتەیە ئەتوانین ئێمە میدیا کە ئامرازێکە بەدەسایە لایەنە سیاسیەکانەوە ڕۆڵی خۆی ببینێ و بچێتە خزمەت ئەو بەرنامە نیشتیمانیانەی کە هێزەکان یاخۆ حکوومەتێکی نیشتیمانی لەسەری ڕێ یەکێکی دیکەیە لە بەشداربووانی کۆنفرانسەکە و مامۆستای زانکۆیە بە توێژنەوەیەکی زانستی سەبارەت بە سۆشیال میدیا و ڕۆڵی لە ناساندنی دۆزی نەتەوەییدا بەشداری کۆنفرانسەکەی کردووە بەلای ئەو نەبوونی هیچ سنوورێک بۆ بڵاوکردنەوە و دەستگاکانی ڕاگەیاندن ئەم دۆخی پەرتەوازەیی و
گوێنەدان بە کولتور و پەراوێزخستنی دۆزی نەتەوەیی لێکەوتوتەوە. سەبارەت بە چوونەتی مامەڵەکردن لەگەڵ میدیای نوێدا بە تایبەتی سۆشیال میدیا لە هەرێمی کوردستاندا چی بکرێت بۆ ئەوەی بەکارهێنەر یاخود ئەو دەستگا بە پرسیارەتانەی کە بواری میدیا ئیژەکەن بتوانین کاریگەریان هەبێت لە ناساندنی دۆزی کورد بە جیهانی دەرەوە دەلامان کاتدا چی بکرێت بۆ ئەوەی ئەم جۆرە بەرتەوازەیە کە لە ناو سۆشیال میدیا دەبینرێت ڕێخستنەوەیەکی بۆ بکرێت ئەرکی کێیە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم بەرتەوازەیە دابدرێت. کاک بەکرد زۆر سپاس بۆ پرسیارەکە و زۆر جوانە. بۆ نمونە ئێمە ناتوانین کەسێک بەرپرسیارکەین، ئێمە دەبێت شوێنێکمان هەبێکەوە پەروەردەی مەدەنی پێ بڵێن، پەروەردەی مەدەنی میدیاکان ڕۆڵێکی زۆر گەورەیان دەبێت. ئێمە تاوەکو ئێستا لە سایتە ئەلکترۆنیەکاندا ئەمە خەدەزانین کە بۆ باسی سایتە ئەلکترۆنیەکان دەکەین لە بەرەوەی زۆر بەداخەوە یان ئەوە تا ڕۆژنامە و گۆڤارەکان بەرەو کورچ و کاڵی دەڕۆنیان بەرەو نەمان دەچێت. ئیتر هەر هەموو گۆڤارەکانی دنیاژ ئەمڕۆ حتمەن دەچن ناو سوود لە ئینتەرنێت وەردەگرن و ڕێگای بە ئۆنلاینیکردنی خۆیان زیاتر بابەتەکانیان بڵاو دەکەنەوە. بەڵام ئێمە پرسەکەمان زۆر لەوە زیاترە، ئێمە چۆن بتوانین جارێک جیلێک دروست بکەین بە چەندین شوێن دروست بکەین کە پێ بڵێن پەروەردەی مەدەنی. لەسەرەتاو ئەم پەروەردەی مەدەنیە با فێری ئەوە مامکە کە چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ میدیا بکەین. ئێستا ئەم جۆرە ئاڵۆزەی کە دروست بووە من پێم وانی ئاوە بە ئاسانێک بە ڕۆژێک بە دوو ڕۆژ بە 4 ڕۆژ چارەسەر بکرێت. پێویستی بەڕاستی بە مەدایەکی زۆر درێژخایان هەیە، بەپرسێک بەرنامەدا ڕێژی هەیە. ئێمە لە بیرمان نەچێت، ئێمە ئەمڕۆ هەمومان میدیاکارین بە شێوەیەک لە شێوەکان، بەڵام تا ئێستا ڕێک نەخرابینەوە. لەبەر ئەوە بەرپرسیارەتی لانی پەیوەندیدارە، بەرپرسیارەتی تاک خودی خۆیەتی، یعنی دەبێت بەلانی کەمەوە دەبێت میدیا هەستێک لای ئەم تاک دروستکە کە تاک دروست بوو دەبێت بە دەستە جەمعی لە دەستە جەمعیەوە بڕیارەکان دەدەینەوەە. لەبەر ئەوەی ئێمە عەفوم کە بۆیە بێستە سەرویسم تا ئێستا پێویستمان بە پەروەردەیەکی سیاسی پەروەردەیەکی مەدەنیانە هەیە بۆی کەوا بتوانین چۆن مامەڵەیەکی دروست لەگەڵ میدیا بکەین، چونکە بەداخەوە میدیا ئێمە مامەڵەیەکی دروست ناتوانین تا ئێستا مامەڵەیەکی دروست لەگەڵ میدیا بکەین. بەڵێ جەناب دۆک مامۆستایەکی زانکۆ لە بواری میدیادا لەگەڵ سنوردارکردنی میدیای لە هەرێمی کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە زۆر بەدڵنیاییەوە دەزانی بۆ ئەم سنوردارکردنە لە وڵاتە ئەوروپیەکان و بەتایبەتی لە وڵاتە دیموکراتیەکاندا سەری گرتووە کە سەری گرتووە ئیتر ئەمە لێرەدا پەروەردەیەکی ڕاستەقینە دروست بووە کە چۆن مامەڵەیەکی ڕاستەقین لەگەڵ میدیا بکەین. یعنی ئێمە باشە ئێمە بە مناڵەکان دەڵێن نابێ مۆبایل بەکاربێنێ کەواتە بخۆ ئێمە پەروەردەیە. ئێتۆ چۆن دەتوانی بە گەنجەکان بڵێ بۆ بڵێ کە تاوەکو ئێستا لە ڕووی میدیایەوە تاوەکو ئێستا پەروەردەیەک نییە. ئەگەر پەروەردەیەکی میدیایی هەبێت من پێم وایە بەڕاستی دەبێت ئەم کاتە دەست پێ بکەین، بەڵام لەگەڵ سنوردارکردنی میدیا بەدڵنیاییە. بەڵێ مامۆستا پرسیاری کۆتایی لە هەرێمی کوردستان ئێمە میدیایەکی نیشتیمانیمان هەیە تا ئەم ساتە نەخێر بە هیچ شێوەیەک. ئەمە یەکێکە لە کاریسە زۆر گەورەکان. بۆ نمونە ئەمە یەک بەراوردکاری بۆ دەکەم. ئەوروپا زیاتر لە 25 ساڵە بەدوای یەکێک لە میدیایکی نیشتیمانی ئەوروپیدا دەگەڕێت لەبەر ئەوەی کە سەری نەگرتووە تا ئێستا ئەوروپایەکی یەکگرتووی بە تەواوی دروست نەبووە. ئێمە ئەومان لەبەر ئەوەی کە میدیایکی نیشتیمانیمان نییە، لەبەر ئەوەی کە ناتوانین باسی یەکگرتنی کوردیش پێین لەدەدا. بەپێی تازەترین ئاماری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 1270 کەناڵی ڕاگەاندنی جۆراوجۆر لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کە بەم شێوەیەدا بەش بوون. 45 کەناڵی تەلەڤیزۆنی ئاسمانی، 95 کەناڵی تەلەڤیزۆنی لۆکاڵی، 143 ڕادیۆی زەمینی و ئاسمانی، 987 چاپکراو کە خۆی لە ڕۆژنامە و گۆڤاردا دەبینێتەوە.